توریایدا دڵتەنگیت، خوسەداریت، شەکەتیت، بیزاریت و دوودڵیت. من ناوم سازانە، داڵەگت دمناڵم، خوانم و هەمیشە دوست داشتمە بەشی بم لە کۆمەڵگا. فرە جار ئی هەست و ئەحساسێلە داشتمە. ژیان جارجار سەختە و بووگن ئەرامان. ئەوە ئاساییە. وەلی فرە خاسە بزانی من ئیمە چی بتوێنی من وەل هەست و ئەحساسێلمان ڕەفتار بکەی من. پەنج شت هەسە من فرە جار کەمان تا بتوێنم وەل هەست و ئەحساسێلم ڕەفتار بکەم. یەکەم ئەوەسە هەناسەی قوڵ. ڕوژی 10 جار بکەینێ ئەمجا سپاسم بکەن. دووەم چشت ئەوەسە هەرچی هادڵم نووسمێ. یا نووسمە و هیلم گشت عالم بخوەنیگێ یا ئەرا خۆم دەردە دڵکەم لە بان قاقەز وە قەڵەم. وەختە بیتاقەت بووی من هەرچی چشتە گەنەها ژیانمان تێگە وەرچەومان. باید سپاسگوزاری بکەی من. سپاسگوزاری و معنای چەدیە. هەرچی چشتە خاسیگە باری مێوەل چەومان یا وەل خۆمان بیشیمنەیەو. لە صحت خاصمان تا گۆڵەڕێینێ باخەمان لە دەیشت. خولیا فرە مهمە. ڕەسم، مۆسیقا، نووسین، شعر، بچن وەڕی یا وەرزش بکەی من. دوای ئەوەیش هوکارە بیمە موبایلە بنەمە بانزێ و سرم بەرزکەم و بنوورمە ئی دنیا دوور لە شاشێ موبایلە. بزانی من چی ڕەفتار وەل هەست و ئەحساسێلمان بکەی من کلیلیگە ئەراخۆشی و ڕەحەتی لە ژیانمان.